سڵاتان لەبێت سبیانیتان باش سبیانێکی پڕ لە خێر و خۆشی پڕ لە شادی پڕ لە وزەتان بۆ خۆست هیوادارم لە هەر کوێیەکن ئێستا لەش ساغن و تەندروست بن و شاد بن. ئەم بەیانیە بەیەکەوە کۆمەڵک بابەت هەیە کە ئەیبینی بەشێکیشی بۆ من هەر زۆر نوێیە هەروەکو ئەوانی کە ئێستا گوێبیستیە بن و بۆ ئەوانیش نوێیە و زانیاری لەبارەوە وەرەگرن. پرۆگرامی بەیانی 24 هەوڵی ئەوە ئەدات نوێترین زانیاریەکان چ لە ڕووی جیهانی هونەرەوە بێت چ لە ڕووی تەکنۆلۆژیاوە بێت هەر بابەتێک کە ئەتوانین بڵین بابەتێکی ئەمڕۆییە یاخود کێشەیەک بێت گرفتێک بێت پێویست کات قسەی لەسەر بکەینەوە لە پرۆگرامی بەیانی 24 گفتوگۆی لەبارەوەکەین. هەر پێشکەوتنێکیش هەبێت ئێرە ماڵی نیشاندانی ئەو پێشکەوتنانەیە کە گەنجانی وڵاتەکەمان یا هەر کەسێکی دیکە ئارزوی ئەوە ئەکات کە پێبێت ئەو پێشکەوتنە لێرەوە نمایش بکات. بۆیە ئەگەر هەر بابەتێکی تایبەت و ناوازەتان هەیەتوان لە پرۆگرامی بەیانی 24 ئەوە بە ئێمە بڵێن ئاگادارمان بکەنەوە لێرە میوانداریتان بکەین. جا بابینە سەر بابەتەکانی ئەمڕۆ بزانین ئەمڕۆ لە ناو پرۆگرامی بەیانی 24 چیمان هەیە. لەم بابەتەوە دەست پێکەین کە یەکێکیان باسی ئەسپسواری ئەکات کە ئێستا لە ناو گەنجان بۆتە خولیا و چەندین یانەی تایبەت بە فێرکردنی ئەسپ سواری ئێستا کراونەتەوە. لەگەڵەوەشە ئەمڕۆ باس لە بچووکترین کچە ئەسپ سوارەکی. باسی پێشکەوتنم کرد. باسی ئەوەمان کرد کە ئەگەر هەر کەسێک نوێگەریەک بکات 8 خوێندکاری ئەندازیاری وزە و میکانیک لەم باسەیە هەن ئەمڕۆ کە لە زانکۆی ئەمریکی سلێمانی ئۆتۆمبیلێکیان دروست کردووە کە بە وزەی خۆر کارەکات. ئەمەی کە ئەیبینن ڕۆبۆتێکە ڕۆبۆتێکی زۆر بچووک بەڵام بەو بچووکیەی خۆی کاری زۆر ناوازە و تایبەتەکان مەبەستم هەرم ڕۆبۆتە نیە بەگشتی باسی ڕۆبۆتەکانەکەین کە لە 20 ساڵی داهاتوو زۆربەی پیشەکانی ئێستا دەبنە ڕابردوو ئەوانش پیشەیان زانستی کۆمپیوتەرە و زۆرترین داهاتیان بێت جا باسی مەترسیەکانی شوەکەین ڕەنگە مەشتێکی سەرنجڕاکێش بێ بۆمان بەڵام ئەوە مەترسی داریشە. با لە ئەسپسوارەکەەوە دەست پێ بکەین کە چەند جارێک ئەمە لە پرۆگراممان باسی ئەسپسواریەکەین بەڵام ئەم جاریان بە شێوازێکی جیاوازتر چونکە ئەسپسواری لە کولتوری کوردەواریە مێژوویەکی کۆنی هەیە و ئەو مێژوە تا ئێستا هەر بە زیندویەتی ماوەتەوە وەکو چۆن ئەوەترێت گیا لەسەر بنجی خۆی ئەڕوێتەوە ئەم حەزە ئێستا لە گەنجانە زۆرە بینرێت و گرنگیشی پێ ئەدرێت چەندین یانەی تایبەتیش بۆ فێربوونی ئەسپسواری لە سلێمانی دروست کراون بەشێکی زۆر لە چالاکی و نمایشەکانیش لە ناو سروشتێکی تایبەت و هەروەها دڵڕفێن ئەنجامدرێن زۆرێک لە فستیڤاڵە کوردەکانیش کات لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان ئەنجامدرێن بەشێک لە چالاکیەکانی چالاکی ئەسپسواریە. جا بابین ئەم بابەتە ببینین بێکە. پێشبڕکەیەکی گەرمی سوارچاکانە هەرێکەیان گرە و لەسەر جوانترین نمایش بە ئەسپەکەی دەکات. نمایشەکان لە ناو سروشتێکی تایبەت و دڵڕفێن ئەنجام دەدرێت. ڕۆنیان زیاتر لە 2 ساڵە خەرێکی ئەسپسواریە و ئەسپسوارێکی بەتوانای گروپەکەیەتی. توانیوێتی بە پێدانی خۆشەویستی دڵی ئەسپەکەی بەدەست بێنێت. نای میلانە ئەمە خۆم نزیکەی 2 ساڵە 3 ساڵە ئەسپسوارم هەفتەی جارێکی ژەم بێرە بۆ لای بێکەوە خوانی سواریەکەین جامە نابێت زۆر زۆر هیلاکیشکی ئەگەر پێم گوناح نەبێ بڵێم هیلاکە بێ 10 ساعت بەسەر سەریۆم ئەسپ سواری با بڵێن وەسف ناکرێت چۆن یەکە خولیای هەیە بۆ شتێک پێڵە وەسف نەکراوە ئەسپ سواریش لە لای من وەسف نەکراوە یعنی وەکو بڵێ کەسێک مەلەوانە پێی بڵێ چێژ لە مەلە چۆنە بینی لە وەسف نەکراوە ئەمیش وەکو وایە. هاوڕێک هەیە لە بکەینی کچەکانە پێوترێ بێسفرێنەکو وایە لە بێسفرێندەکەودا بڕێ زۆر ناخۆرە چکە ئەسپ وەکو مرۆڤ وایە هەستی وەکو مرۆڤ وایە. گەنجانی هەرێمی کوردستان لە ڕێگای گروپی بچووکەوە کار لەسەر ئەوە دەکەن ئاشنایەتی زیاتر بە سروشتی جوانی کوردستان و نیشتیمانەکەیان دروست بکەن.
نمایشی ئەسپ سواریش یەکێکا لەو خولیانەی گەنجان کار لەسەر پەرەپێدانی دەکەن. چەندین ڕاهێنەری ئەسپ سوار لەم گروپەدا ڕایەنان بۆ کەسانە دەکەن کە خولیای ئەسپ سواریان هەیە. هەفتانە چالاشیمان هەیە چین بۆ شاخەوانیە چین بۆ گەشتە چین بۆ زۆر شوێن هەفتانە ڕۆژێکمان دابین کردو بۆ ئەسپ سواری سێشەم و سێشەمەیەگین بۆ ئەسپ سواری دانیار لەوێ ئەسپیان لایە و ئێمەش چالاکیەکانمان ئەنجامین لەوێ کەسی شارەزای لێ و ڕاهێنرانیان پێکەن بە ئەسپەکان ئەسپ سواری یەکێکە لە یاریە کوردیەکان ئێمە ئامانجمان ئەوەیە ئەم یاریە بە گەنجانی ئاشنا بکەینەوانێت. ئەسپ سواری دیرۆکێکی دوور و درێژی لە ناو کووردا هەیە لە ئێستاشدا گەنجان درێژە بەو دیرۆکە دەدەن. ئەسپ سواری جگە لەوەی یاریەکی کولتوریە لە ناو میلەتی کووردا یەکێکە لە نەریتە کوردەواریەکان. لە زۆرینەی چیرۆکە کوردیەکاندا ڕۆڵی ئەسپ و سوارچاکەکانی ئاماژەی پێدراوە. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. جا دەینە سەر بابەتێکیش کە هەر باسی ئەسپسواری ئەڵێ کچانیش ئەسپسواری باش. ئێستا بچووکترین ئەسپسوار لە کوردستان کچێکی بچووکە بە ناوی لەنیا تەمەنی 7 ساڵە و ئەسپێکی هەیە ناوی دایمۆندا. 2 ساڵە لەنیا لەگەڵ دایمۆندایە و ڕاهێنانەکە و جارجاریش شەکری پێدات تا گوێڕایەڵی بێت. باوکی لەنیا پاڵنەری سەرەکیەتی بۆ ئەم کارە و تەنانەت لەبەر لەنیا گۆڕەپانێکیشی بۆ دروست کردووە دەڵێت کە حەزم کردووە لەنیا ببێت بە ئەسپسوارێکی زۆر باش دەستخۆشی لە باوکانە ئەکەین کە ئەگەر خولیا و ئاواتی منداڵەکانیان ئەزانن ئاوها شوێنی بۆ تەرخانەکەن یاخود کاتی بۆ تەرخانەکەن و گرنگی پێدەن. با پێکەوە لەنیا و دایمۆند ببینی. بچووکترین ئەسپ سوار بە ماتۆڕ دێت بۆ لای ئەسپەکانی. دایمۆند ئەسپەکەی لەنیایی تەمەن 7 ساڵە کە بچووکترین ئەسپ سواری کچە لە هەرێمی کوردستان. ئەسپەکەی بە دیاری پێیدراوە لە فیستیڤالێکدا. ئەو کات تەمەنی لەنیا 5 ساڵ بووە. شەکریان پێدەدات بۆ ئەوەی خۆی شیرین بکە و ئەسپەکانیش بە قسەی بکەن. دەبیت بەجێم کەی ئەتومە عەدل بەجێم دەکەی ئافەریم دایمۆنتەر بژی. بەڵام 15 جار لە سواری ئەسپەکانی بەربۆتەوە و کۆڵی نەداوە. ئەسپ مانای ئەوەیە هێز، قۆت، چاونەتر، بەهێزی، ئازایەتی. ئەسپ مانای ئەوەیە ئەم ئەسپم زۆریش خۆش دەوێتم. جارێک لە ئێران بانگشتکەم بەس لەبەر چەند هۆکارێک نەمتوانی بچم. حەزیش دەکەم بچمە یانەی نێودەوڵەتی سیباق پلەی یەکەمیش بەدەست بینم بەس ئەگەر پلەی یەکەم من بەدەست نینە وەکو کچە کوردە ئەسپسوارێک هێز و توانێ خۆم بە دەربێخەم. 15 جارێک بەربوومەوە بەس ئەی بگریە و یەکسەر بترسێ و سوار نێبیەوە ئەم هەر یەکسەر سوار بوومەتەوە. باوکی لەنیا هۆکار و پاڵنەری سەرەکی بووە بەردەوام لەگەڵیدایە تەنانەت لەبەر لەنیا گۆڕەپانێکی بۆ دروست کردووە بۆ ئەوەی غاری تێدا بکات. فاخیر دەڵێت ئەسپ سواری مێژوویکی کۆنی هەیە و لە زۆربەی شۆڕشەکانی کوردستان بەکارهێنراوە. حەزم کردووە لەنیاش ببێت بە ئەسپ سوارێکی باش. لە قەدیمەوە ئەسپ هەموو شۆڕشەکان بە ئەسپ کرانە. ئەسپ هەموو ژیانی خەڵک کاتی خۆی زۆربەی زۆری لەسەر هاتو چۆی لە باتی سیارە هەموو هاتوویەک بە ئەسپ کرایە. ئەسپی خۆش دەویست ئەسپمان لێرکوان لە مارێ هەبوو. دواشکەوە ئەسپەی بە هەدیە وەرگرت زیاتر عەزی ئەسپ سواری و ئەسپەکەی خۆشویست. ئەوە لە بۆ ماوەی 2 ساڵە بەردەوام ڕۆژانە مەشق دەکاتن و سواری ئەسپ دەبێستا ئەسپ سوارێکی زۆر باشی لێ دەرچووە ئامادە یعنی ئیشاڵە لە داهاتوێکی نزیک هەر پێشبڕچەیەکەوی ئەنجامی بدات. باران هاوڕێی لەنیای و هاتووە پیاسەیەکی ئێواران بکەن پێکەوە. باران هەر لە منداڵیەوە ئەسپ سواری دەکا و خولیایەکی تایبەتی بۆی هەیە. تەمەنم 12 ساڵە من هەر لە منداڵی و خولی ئەسپ سواریم هەبووە و ڕۆژانە لەگەڵ باوکم سەردانی سنتەرەکەمان دەکەم بۆ ئەوەی مەش قوڕاهێنان بکەم بە ئەسپەکەم. من ڕەفیقی لەنیام و ڕۆژانە لەگەڵ لەنیا ئەسپ سواری دەکەین و پێکەوە دێین بۆ ئێرە ئەسپ سواری پێکەوە دەکەین.
ئەسپسواری وەک هەر خولیایشی دیکە پەیوەندی بە حەز و خولیای مرۆڤەکانەوە هەیە. لە نێو بارانیش ئەم خولیایە لەلایەن باوکیانەوە بۆ ماوەتەوە. هیواخوازن بەشداری پێشبڕکێی نێودەوڵەتی بکەن. ئازە فاروق، کوردستان 24 هەولێر. ئێستا بابینە سەر دنیای پێشکەوتن و دنیای خوێندکارانی زانکۆ کە ئەگەر هەر بەشێکن ئەوە هەوڵدەن لە بەشەکەی خۆیانە ئەو نوێگەریە ئەو زانستەی کە فێر بوونە پیادەی بکەن. جا 8 خوێندکاری ئەندازیاری وزە و میکانیک لە زانکۆی ئەمریکی سلێمانی ئۆتۆمبیلێکیان لە 0 تا کۆتایی دروست کردووە کە بە وزەی خۆرکارەکات. بە وتەی خۆشیان تاکە ئۆتۆمبیلە لە کوردستان کە بە وزەی خۆرکار بکات. خوێندکارەکان باز لەوە ئەکەن کە لە توانیاندا ئەوە هەیە کە لە داهاتوو گەر پاڵپشتی باش بکرێن بە دیزاینێکی نوێ ئۆتۆمبیلێکی دیکەش دروست بکەن. یەکەم ئۆتۆمبیلە لە کوردستان بە وزەی خۆر کار بکات. دوای دروستکردنی ناو بەناوە تاقی دەکەنەوە تا بزانن چەندە سەرکەوتوو بوون. زەریا خوێندکاری دوا قۆناغی ئەندازیاری وزە و میکانیکە لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی لەگەڵ 7 خوێندکاری هاوپۆلی ئۆتۆمبیلەکان دیزاین کردووە و دواتر دروستیان کردووە. من و تیمەکەم کە پێکاتوین لە 8 کەس هەستاین بە دروستکردنی چارەیە کە بە وزەی خۆر ئیشکات وەکو بەحسی ئەخیرمان کاپسۆنەکەمان. ئەم سارەیە کە ئەبینن لە پشتمەوە بە 4 پەنەڵ ئیشەکات. 3 تایە چکە ستانداردە شکلی قەترەیەکی ئاوی هەیە لەبەرەوەی زەختەکە بە یەکسانی بێت. 3 تایە لەبەرەوەی وەزنەکەی کەمکەینەوە و خۆی 1 نەفەر هەڵەگرێ، بەڵام ئەوەی کە بۆ ئێمە دڵخۆشکەر بوو کاتێک کە تاقیمان کردەوە 3 نەفەر ئەتوانێت زۆر بە ئاسایی هەڵگرێ. ئۆتۆمبیلەکە ناوی SVI 01 و هێزی 8 SP هەڵمی هەیە. 3 تای هەیە و کێشی 350 کیلۆیە و سەرەتا بۆیە کەس دروستیان کرده بوو، بەڵام لە توانایدایە 3 کەسی 100 کیلۆی هەڵبگرێت. هەڵمان بژارد کە ئەگە سارێکی وا دروست بکەین بۆ ناو کامپەکان بەکاربهێنرێت، بۆ ناو کامپسی زانکۆکان بەکاربهێنرێت، یاخود بۆ ناو متەجع و شوێنەکان بەکاربهێنرێت، ئەتوانین سارێک دروستکەین بە بەنزین کار نەکات، بەڵکو بە تاقە شەمسیە بە وزەی خۆر کار بکات. هەم هاوکارێکە بۆ پاکبوونەوەی ژینگە و هەروەها تێچووی دابینکردنی وزەکەشی زۆر کەمە، تەنها لە کڕینی پاتریەکان و تاقە شەمسیەکانێتی. یەکێک لە تایبەتمەندیە هەرە گرنگەکانی ئۆتۆمبیلەکە ئەوەیە هەپماتۆڕێکی زیرەکی بۆ بەستراوە بۆ کەمکردنەوەی کێش. ئاماج لە دروستکردنی ئۆتۆمبیلەکە ئەوەیە پارێزگاری لە ژینگە بکرێت و بە توێچوویەکی کەم شۆفێران بەکاری بێنن. خوێندکارەکان دەڵێن گەر پاڵپشتی دارایی بکرێن ئەوە لە تواناماندایە بە دیزاینێکی نوێ و بە پشتبەستن بە وزەی خۆر ئۆتۆمبیلی دیکە دروست بکەین. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. باش دەینە سەر ئەو بابەتەی کە دوو لای هەیە، ئەتوانین بڵێ وەکو شمشێرێکی دوو لێوە وایە، لای هەردوو لاکەی بڕەرە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەشتوانری سوودی لێ وەربگرێت، لەگەڵ ئەوەشدا زیانشی هەیە. جا لە 20 ساڵی داهاتوو زۆرینەی ئەو کار و پیشانەی کە مرۆڤ پێوەی خەریکن و داهاتی خۆیان خێزانیەکانیان پێدەستەبەر ئەکەن لەم بابەتە باسیەکەین کە ڕەنگە بە بۆنەی ئەم کارەوە یاخود ئەم پێشکەوتنەوە لە دەست بچن نەمێنن و پێویستیەکانی پێ پڕ بکرێتەوە. ئەمانە دەبن بە بەشێک لە ڕابردوو ئەو جۆرە کارانە لە ئەنجامی پێشکەوتنی تەکنەلۆژیا و پشتبەستنی زیاتری کارکردن لە زۆرێک لە سێکتەرەکان بە ڕۆبۆتەکان. ڕۆژنامەی تەلەگرافی بەریتانی لەو بارەیەوە راپۆرتێکی بڵاو کردوتەوە، ئاماژە بۆ ئەکات کە تا ساڵی 2024 لە وڵاتانی پێشکەوتووی دنیا پێویستێکی ئەوتۆی تر بە وەرگێر یاخود ئەوانە نامێنێت، چونکە زۆربوونی ڕۆبۆتەکان لە
مرۆڤەکان زیاترەوەتە ڕۆبۆتەکان زۆر زیاترە بن لە مرۆڤەکان باشتر ئەتوانن وەرگێڕان بۆ هەموو زمانە زیندوەکانی جیهان بکەن. جا ئێستا باسیشی لێوەکەین ئێمە پێویستە بۆ فێربوونی زانیاریەک کاتێکی زۆر بەسەربەرین، بەڵام ڕۆبۆتێک با یەک سێرجێکی خێرا ئەو زانیارەمان بەدەستەگرێت. دەتوانێت یاخود دەتوانن بڵین لە ساڵی 2026 توێژینەوە و راپۆرتی تایبەت بەوانەکانی خوێندنگە و زانکۆ ئەم ڕۆبۆتانە بیانووسنەوە. لە ساڵی 2027 ڕۆبۆتەکان دەبن بە شۆفێری بار هەڵگرەکان. لە 2031 کاری فرۆشتن و کڕین لە مارکێتەکان ئەنجامیان. جا چاوەڕوانی ئەوەش دەکرێت کە بۆ ساڵی 2049 ڕۆبۆتەکان خۆیان بتوانن کتێب بنووسن بێ ئەوەی هیچ پێویستێکیان بە مرۆڤ هەبێت. جا لەوە خراپتر نەزان بڵێن باشتر ئیتر ئەوەیانەکەوێتە ئەو کاتەوە ئەو کاتە بزانین چییە باشترە یا خراپترە. لە ساڵی 2053 کارتی پزیشکی و نەشتەرگەری بە تەواوەتی لەلایەن ڕۆبۆتەکانەوە کۆنتڕۆڵ دەکرێت. جیهان کەمتر پێویستی بە پزیشک و پەرستار ئەبێت. بە شێوەیەکی کردەی تا 120 ساڵی داهاتوو چاڕوان نەکرێت کە تەواوی ئەو کار و پیشانی کە باون ئێستا یا باون لە سەدەی 20ەم و سەرەتای سەدەی 21 بوونی هەبووە لەلایەن ڕۆبۆت و زانست و با بڵین ئەو تەکنەلۆژیانەوە کۆنتڕۆڵ بکرێت. بوارێک بۆ دامەزراندنی کارمەند لەو بوارانە نەمێنێت. ڕۆژنامەکە داواش لە دایک و باوکانەکات کە پێویستە خێزانەکان منداڵان بۆ شەیدابوون بەو کار و پیشە نوێیانە هان بدەن بۆ ئەوەی کات داهاتوویەکی گەش و ڕۆشنیشیان هەبێت. ئەوە ئێستا ئێمە لەسەر بابەتەکە قسە ئەکەین زیاتر ئەچینە ناو بابەتەکەمانەوە بۆ ئەوەی کە بزانین ئەمە مەترسی هەیە یاخودنا تا چەندە جیهان بەرەو مەترسی ئەڕوات تا چەندە ئەمە پێشکەوتنێکی باشە ئەیتر مرۆڤ ئیسراحەتە بێت چونکە ئەگەر بەسیترین نمونونەکان دەست پێ بکەین بۆ نمونە قاپشۆرێک یاخود بۆ نمونە جل شۆرێک پێشتر کە نەبوو بە ئەستەم خانمانی ماڵەوە کارەکانی ناوماڵیانەکە بەڵام لە دوای ئەوەوە کارەکان زۆر ئاسان بوون. ئایا بزانین بەم ئاسانیە ئەڕواتە پێشەوە یاخود نەمەترسێ بۆ سەر ژیانی مرۆڤ. کەیوان حەسەن ڕاوێژکاری تەکنەلۆژی ئەم بەیانە میوانی ئێمەیە بەخێرهاتی سەرسەر و سەرچاوان بەیانیەکی پڕوزەت بۆ ئەخوازم بەیانیتان باش دژی سپاس دەکەم. کاکەیوان تر کاکە کەوان زۆر جیهان بەرەو پێشکەوتنەوەات ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆژیا بەرەو پێشەوەڕات هەر لە مۆبایلە زیرەکانی کە لە بەردەستمانە ساڵی مۆبایلی زیرەک پێشتر مۆبایلێکی بچکۆلە بوو چەند ڕقەمێک تەلەفۆنێک بوو دواتر بوو بە مۆبایل وردە بینین ئەمە کاراسانی زۆرمان بۆ کات لەگەڵەوەشە مەترسیشی هەیە. جارە بابین بزانین باسی هۆشی دەستکرد بکەین یاخود زیرەکی دەستکرد بکەین زیرەکی دەستکرد خۆی چییە و سوودەکانی چی. زۆر باشە بەیانیتان باش سوپاس بۆ دەرفەتە ئەگەر بێت و پێناسی زیرەکی بکەین تەوان زاناکان کۆکن لەسەر هەندێک پێناسا و هەندێکیش ناکۆکن لەسەر هەندێک پێناس بە شێوەی گشتی زیرەکی واتە هەر بابەتێک دەرخ نەکرێ ینی لەبەر نەکرێ باشە بتانین گشتاندنی لە بۆ بکەین ئەوە پێی دەگوترێت زیرەکی دەستکردیە خۆی ئەگەر باسی مێژووی مرۆڤایەتی بکەین لە سەرەتای دروستبوونی مێژووی مرۆڤایەتی هەتاوەکو 300 ساڵ بەر لە ئێستا مرۆڤ تەنها بێ قۆناغ تێپەڵێەوە لە دوای 300 ساڵ بەر لە ئێستا کە مێژوەکی نێزیکە بەدەلەوەی کە مێژوو مرۆڤایەتی کۆنا شارستانیت پەرەیسەندووە و دواتر ینی لە کۆی مێژووی مرۆڤایەتی تا ئێستا 2000 جیهان وەچەرخاوە لە بۆ قۆناغی نوێ لە بۆ قۆناغی شارستانیت. ئێستا لە ساڵی 2023 هەتاوەکو ئەمڕۆ جیهان بە شێوەی گشتی و خێرا زۆر بەرەو پێش بچوو. زیرەکی دەست کرد مێژوەکی ئەوەندە کۆنی نییە لە ساڵی 1950 کە ئەوەندە دوور نییە پێشبینی ئەو کراوە کە ئامێرەکان ئۆتۆماتیکیان یان خودکارانە کۆمەڵک فرمان و کردار ئەنجام بدەن و لە ئێستادا زیرەکی دەست کرد بە دوو قۆناغ تێپەڕێ قۆناغی یەکەم زیرەکی دەست کرد بەرتەسکە ئەوەش باز دەکەین ئینشاءڵڵا قۆناغی دۆم کە ئێستا کاری لەسەر دەکرێت زیرەکی دەستکردی گشتی زیرەکی دەستکردی بەرتەسک ئەو ڕۆبۆتانەیە چونکە ڕۆبۆت مەرز نیە تەنها لاشەی هەبێتن ڕۆبۆت هەیە
پرۆگرامینگ دەکات مەسەن لۆ منە نمونەک بێنینەوە لۆی زۆر وازح بیتن کۆمپانیای فەیسبوک گەورەترین کۆمپانیا لە جیهان باشە یان بە بەراورد لەگەڵ ڕێژەی بەکارهێنانی تەنها 10,000 کارمەندی هەیە لە هەمان کات ڕۆژانە ڕۆبۆتەکان کار لەسەر سەرجەم سکاڵایەکان یاخود سەرجەم ئەو پۆستانە دەکەن کە لە فەیسبوک دەکرێت ئەوەشمان بیربی ئەوەندە خێرایە بە خێرایی ڕووناچی پۆستەکان دەخوێننەوە زۆر جار ئەمە لە مەجای تەکنۆلۆژیایش دەکەین زۆر جار پۆستێک دەکەیت لە سۆشیال میدیا کێشەشت نییە بەڵام ڕای دەگیرێتن لە بەرەوەی ڕۆبۆت ڕایگرتە ئەگەر بتەوێت سکاڵا بکەیت قۆناغی دۆم اینجا ئەو کات مرۆڤی ئاسایی وەڵامی کۆمێتەکان دەداتەوە باشە با لەوە باس بکەین کە ئێمە گوتمان سوودەکانی چۆن کار ئاسانیەکەن لە لایەکی تریشەوە ئەوە دەستی هێز و دەستی کاری مرۆڤایەتی لە کارەکان کورتترەکەن بۆ نمونە باسی فەیسبوکت کرد کە چەند کۆمپانیایکی بەرفراوانە کەچی بەگشتی 10,000 کارمەندی هەیە لە بری ئەوە ڕۆبۆت کارەکە جگە لەمانە لە ناو راپۆرتەکە باسمان کرد تەنانەت کارە پزیشکیەکانیش ڕەنگە ساڵانێک بێت کە باسمان کرد لە 53کان ئەیتر دەستی پزیشک لە چارەسەرکردنی مرۆڤانە بێت ئێستاش بەشێکی بینین کە بۆ نەشتەرگەریەک تەنیا ئامێرێک دووکونە ئەچێتە زانم گورچیلەکانەوە دڵە یاخود دەرشوێنەکە بچووکردنەوەی گەدەی ئەمانە هەمووی بۆ جۆرە ئامەران نەکرێت ئەمە تا چەند بۆ مرۆڤایەتی مەترسیدارە کە ڕۆڵی ئێمە نەهێڵێت هەروەکو ڕۆبۆتەکان خۆشیان کە گفتوگویان لەگەڵاکرێت هەڕەشەمان لێکن ئەڵێن ڕۆژێک دێت کە ئێوە ئەسڕینەوە وەکو چۆن لە باخچەی ئاژەڵان ئاژەڵ ئەبیرێت ئێمە دێن ئێوە ئەبینین لە باخچەیە کە باخچەی مرۆڤەکانە ئەڵێن ئەمانە سەردەمانێک ژیاون لێرە بابەتێکی گرنگ لەسەر لایانی پزیشکی دەمێ باسی بکەم کە لەوانەیە خودی پزیشکانیش زۆر شارەزایان لێ نەبی لێرە دەمێ باسی بکەم ئەمە هەمومان شارەزاین لە گوگل کە گوگل هەر تێکستەچی دەدێ ئۆتۆماتیان بە دوای ئەو تێکستە دەگەڕێت کە خودی خۆت پێتدا بەڵام ئێستادا کەوان بەس من باوە ڕوونکەمەوە بۆ بینەرکەوا ئەڵێم ئەمە قسەی من نییە قسەی هاان یەکێک لە ئەو ڕۆبۆتانەیە باسی دەکەین بە کوردی ئەوەی دەمێ ئاماژەی پێ بکەم کە پزیشکەکان هەتا پزیشکەکانی کوردستانیش بتان ئیسفادەی لێ بکەن ئێستا ئێمە هەموو ئەو کەسانی کە کار دەکەین ئەگەر بمانوێت زانیارێک وەرگین دەڕۆین لە گوگل سێرچی دەکەین ئێستا وێبگەڕێکی تر هەیە بەناوی GPT-3 کە تایبەتە بە پزیشکان GPT-3 ینی ئەگەر گوگل ڕۆبۆتێکی دەستکردی زیرەک بیتن بەڵام زیرەکی وەسات مام ناوان بەڵام GPT-3 زیرەچەکی زۆر خێرا و زۆر گشتیە داوای تێکستت لێ ناکە GPT-3 هەموو ویکیپیدای خوێندێتەوە هەموو ئینتەرنێتی خوێندێتەوە هەموو ماڵپەڕەکانی خوێندێتەوە ئەوەندە خێرا کار دەکا داوای هەر تایبەتمەندێکی پزیشکی هەر چارەسەرێکی پزیشکی لێ بکەی ڕاستە و خۆ بەپێی ئەو زانیاریان خێرانەی کە هەیتی ئۆتۆماتچەند لەبدا ئەوە جیاوازەکەی چێ لەگەڵ مرۆڤ بە شێوەی گشتی خدای گەورە مێشتی مرۆڤی وا دروست کردە لە 7 ژمارە زیاتر توانای نییە دەرخی کاتن یعنی ئێستا لۆ ژمارە موبایل 7 دانراوە دەبێت ئەگەر 8مت پێگوت ژمارەی کۆتایی لەبێت دەستێتەوە باشە وەکو مەترسی نییە ئەمە وای نبینین پێم ئەسڵان پێمان باشە کە شتیوا هەیە بنمونە مەترسەکەی لەوەیە کە پزیشکەکان کۆمەڵک لایەن هەیە لە پزیشتی تەنها ئەو پزیشکانە دەمێننەوە کە لە نەشتەرگەری و لە کەیسە قورسەکان دەتوانن ڕۆبۆت دەستی پێناگات باشکا کێوان لە لایەکی ترەوە جەناب تەڵی مەترسینە بەڵام گەورە پرۆفیسۆرانی وەکو ستیڤەن هاکی باسیەوە کات کە ڕۆبۆت مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر ئیلۆن ماسک یەکێکە لەوانەیە کە خۆی بە بەردەوام خەریکی دروستکردنی ئەو جۆرە ئامێرە زیرەکانن و باسی مەترسیەکانی ئەکات کاتە مرۆڤ بەبستی چیە سوور ئەزانێ شتێک مەترسیدارە ئەگەر بەو سنوورە چۆنەڵێت پانتاییەکی زۆری بەرفراوان داگیر بکات لە لایەکی تشەڵە باشە ئیلۆن ماسک زۆر وتەی هەیە تەواو زانایەکان هەموو وتیان هەیە لەسەر قسەیان هەیە لەسەر ڕۆبۆت لێرە مەترسێکە ئەوەیە پێشبینی دەکەێت لە 10 ساڵی داهاتوو ئەو مەترسی کە لەسەر زیرەکی دەستکردەیە بە یەک جاری بستە قۆناغی پەرسەندنی کۆتایی کە زۆر زاروابی دەکەن و دەڵێن لە دوای زیرەکی دەستکرد تەواو هیچ پێشکەوتنی دی نایە تەواو ئەوە کۆتا مەترسەکە لەسەر وەیە مرۆڤ بە زیرەکاتی خۆی دەتوانێت
ڕۆبۆتێک مبەرمج بکەونێ پرۆگرامی بکاتن ترسەکە لەسەروەیە کە ئەو ڕۆبۆتە لە کۆنتترۆل دەربچێ ئەو وا بکە کە دەست بەسەر مرۆڤدا بگرێت وەکو ئەوەی کە لە کۆمپانیای فەیسبوک ڕۆیدا مارک زۆکربێک بە خێراترین کات ئەو دوو ڕۆبۆتەی کوژانەوە چونکە خەریب و بە زمانێک قسانەکرد کە کۆت بوو مرۆڤ لی تێناگەیشت بە زمانێکی جیاواز قسەیان دەکرد و پێشبینی ئەویان دەکرد کە ئەوان وایان حساب کرد کە ئەوان بەنیازی شتێکی ترن بزڵە بەس شتێکی ترن لە خارجی ئەو پرۆگرامینگەی کە ئەوان کردویانە باشە کاکێوانەگەر وا بێت ڕۆبۆتەکان هەستیان هەیە وەکو ئەوەی کە سۆفیا ئەو ڕۆبۆتەیە کە دروست کراوە تەنانەت لە وڵاتی سعودیەش وڵاتی نامەی وەرگرت لە چاوپێکەوتنێکیشدا وەڵامی زۆر شتەکانی ئەیە و بە هەستیش وەڵامی ئەیەوە مرۆڤ کاری کردوتە سەر ئەوەی کە ڕۆبۆت دروست بکات کە هەستی هەبێت هەتاوەکو ئێستا هیچ ڕۆبۆتێکمان نییە وەکو مرۆڤ هەستی هەبێتن پێشبینی دەکرێت لە 2 دقەی داهاتوو مێشتی مرۆڤ بخرێتە سەر ڕۆبۆت مادام مێشتی مرۆڤ لەسەر ڕۆبۆت نییە کەواتە لە ئێستادا هیچ ڕۆبۆتێک نییە لە جیهان بەپێی ئەو داتایانەی کە هەیە وەکو مرۆڤ هەستی ڕاستەقینەی هەبێ هەست بە گەرما بکە هەست ینی بە کورتتر ئاگایی هەبی هیچ ڕۆبۆتێکمانی ئاگایی بەڵام بەپێی ئەوەی کە ئەوەندە کار لەسەر ئەو تەطویر و پێشکەوت نەکرا وا کرایە کە فێڵ لە بەرامبەر بکرێ وا حساب بکرێت کە ڕۆبۆت هەستی هەیە دامان کات هەستی نییە تەنها وا پرۆگرام کراوەکە هەستەکەت نیشان بداتەوە بە شێوازە چیتر باشە ئەگەر ئەو کەسانی کە حەز بە دنیای تەکنۆلۆژیاکەن یەک سێرچ لەبارەی بۆ نمونە سۆفیا بکەن لە یەکەم ڤیدۆی کە دەرکەوتنەکەی بوو کە ئەو کەسێک کە دروستیەکات سڵاوی لێ ئەکات سۆفیا وشەیەک ئەڵێت یاخود ڕستەیەک ئەڵێت باسیێواکات ئەڵێ فڵانە کەس وای وت خۆشی لە عینی کاتەڵە خۆ من هەر ئێستا لەدایک بووم چۆن من ئەو شتە ئەزانم واتە مرۆڤەکان هەموو ئەو زانیاریانی بۆ داخڵ ئەکەن یان شتێک هەیە کە ئەتوانێت بیجوڵێنێت و کۆنتترۆلی ئێمەی پێ بکات یان لە ڕابردووی ئێمە بزان لە کولتوری ئێمە بزانێت کە مرۆڤی بێگومان پەرسەندن هەرچەند بڕواتە پێش هەتایە ئەوە بڕایتەوە مۆزوعکە هیچ کەسێک لە مرۆڤ زیرەکتر نابێت ئەوە بەلایەک مەسلەی ڕۆبۆت هەر قسەک بکە هەر ئاماژەیەک هەر هاتوو چوونەک هەر حەڕەکەیەک کە ئەمە ئینترێز بین پێی ئەو دڵنیا بە لەلایەن مرۆڤەوە لەلایەن مرۆڤە زیرەکەکان یان داهێنەرەکانەوە کە پرۆگرام کراوە لۆیە ینی ئەوە ڕۆم بیتن هەر حەڕەکەیەک و هەر قسەیەک پرۆگرام کراوە شتەی زۆر نۆرماڵە ئەو کەسانی کە زیاتر لە ناو تەکنۆلۆژیا کار دەکەن لەوە تێدەگەن کە ئەو کارەکی پرۆگرام کراوە و شتێکیش مهمە کە دەمێت لێرە باسی بکەم پێم باشە هەمومان اینجا شەرت نییە کە لە سێکتەری تەکنۆلۆژیایش بێ پێم باشە هەمومان هەتاوەکو منداڵێکی سەرەتایی هەتاوەکو کەسێکی قۆناغەکانی ناوەندی و زانکۆوانە پێویستە هەمومان یەک لە زمانەکانی پرۆگرامینگ بزانین لەوەی ژیانمان ئاسانتر دەبێت مەسەلەن ئەمە دکتۆرەکمان هەیە لێرە دکتۆرەکی گەنج کە ناوی هونەر ئەحمەدە لێرەوە ڕێز و خۆشەویستیم لە بۆی هەیە ماستەر دکتۆرایەکەی لەسەر مێشک لە زانکۆی کامبرێج تەواو کردووە ئێستا کار لە هەولێریش دەژیتن لە سێکتەری پزیشکیش دەکا پزیشکیشە ئێستا کار لەسەر مێشتی مرۆڤ دەکا چۆن ڕەبتەکە چییە جیاوازی لە نێوان مێشتی مرۆڤ و مێشتی کۆمپیوتەر یاخود مێشتی ڕۆبۆتیە ئەو دووە وا بەراورد دەکا و ئەکیدم کە لەو نزیکانە داهێنانە چونێن لە کوردستان دروست دەکات ئێستا لە لایەک لە وێنەکانەوە کە جەنابەت گفتوگۆکەی لە لایەکی ترەوە ئەبینین بۆ مرۆڤ کاراسانێکی زۆری شکات ڕۆبۆتەکان بۆ نمونە لە زەوی زارێکی گەرما و لە کەشێکی گەرما ڕەنگە کەسێک نەتوانێت خەریکی کاری کشت و کاڵ ببێت یان ئەو کۆمەڵە کەسەی کە پێشتر ئەو کاریانە کرد ئێستا زۆر بە ئاسانی بە کۆمەڵە ڕۆبۆتەکرا یا بۆ نمونە ئەمانی کە لە بەردەستی من ئەستا من ئاسایی دەستیان بۆ برمانە هیچ ناکەن ئەمانە سۆفیانین ئەمە بۆ نمونە ڕۆبۆتێکی لەم شێوەیە ئەمە بۆچی بەکارهێت نمونەی چین ئەمانە زۆر باشە ئەو ڕۆبۆتانە هەروەکو گوتم زیرەکی نیمچە دەستکردن باشە پرۆگرامەرەک دێ کۆمەڵک پرۆگرامی بچووک کۆمەڵک کاردانەوە و پەرچەکردداری بچووک لەسەروانە جێبەجێ دەکات بەنمونە دەست جوڵاندن سڵاوکردن وتنەوەی چەند وشەیەک یاخود چەند ڕستەیەک ئەوانە نمونەن لەوەی کە بڵێین ڕۆبۆتەکان بەڕێگاون بەڕاستی چونکە لە ماوەی داهاتوو دڵنیاین لەوەی کە کۆمەڵک
پیشەش مەترسیان لەسەر دەبێت مامۆستایەتیە کاری پێشکەشکاریە کە لە ئێستا پێم وایە لە کوردستان بەم نزیکانە کەناڵێکدا دەمەزرێتن زۆربەی زۆری بەشەکانی لەلایەن ڕۆبۆتەوە بەڕێوە دەچێت هەتا کامێرەمانەکان مثلەن پیشەکمان هەیە پیشەی ئەندازیاری تەلارسازی ئێستا کۆمەڵک پرۆگرامی زۆر پێشکەوتوێ دەتوانی چ بکاتن دەتوانی هەموو باڵەخانە سادەکان دیزاین بکاتەوە مادام بتانی ئەو قۆناغ بکە کاتە قۆناغی دوم دەتوانێت کارە قورسەکانیش بکە پیشەکمان هەیە وەکو پارێزەری لە قۆناغی داهاتوو هەموو ئەو کارانی کە ڕۆتین و ڕۆژانە بەڵگەنامەی فەرمی بتوانێت کۆمەڵکستەی پێ بکرێتن ئەو لەلایەن ڕۆبۆتەوە دەکرێت بە نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو عریزە نووسی دەستی نەهێشت بۆ ئەلکترۆنی ئێستا عریزە نووسین لەڕێی ئەلکترۆنیە مەسەرەن کۆمەڵک پیشەی تر هەیە بە نمونە ئەفسەر و پۆلیس و ئەوانە لەمە بەدووە پۆلیسی هاتوچۆ لەمە بەدووە کاریان زۆر لاواز دەبێت بەڵام هەموو ئەو کارانی کە باسییان دەکەم هیچیان نییە کە لە ناو بچن نەخێت هەمویان دەمێننەوە بەڵام تەنها ئەوانەی کە لە سەروی پسپۆرەکانی خۆیانەوە کار دەکەن و زیرەکیان زیرەکترە لە زیرەکی دەستکرد باش بابینەوە ناو کوردستان بڵێ زانینە ناو کوردستان تا چەندە دەرفەت فراهەمە دەرفەت ڕەخزێنراوە بۆی کە ئەو خوێندکارانی کە ئایتیە خوێنن ڕۆبۆتی لەو شوێ سەباسی دکتۆر هونەر ئەحمەدت کرد کار بۆ ئەوە ئەکات کە مێشکی مرۆڤ لەسەر ڕۆبۆت دابنرێت کاتە لە کوردستان تا چەندێک ئەم بوارە ڕەخزێنراوە خەڵک لە بواری ئایتی لە بواری تەکنۆلۆژیا بتوانێت سوود وەربگرێت و هەروەها زانیاری زیاتریشی هەبێت زانیارەکان تا چەند لەبەردەستن کە دەڵێن کوردستان و لە چ قۆناغێک بێگومان دەبێت لە قۆناغی زانکۆ و یاخود لە قۆناغی پێش زانکۆ بۆ نمونە لە وڵاتان قوتابیانی سەرەتایی بەلایانی کەم فێری بەرنمەیەکی بچووک دەکرێن لۆی ئەنی چەند کۆ دەچیان فێر دەکەن لۆی بتانن ئەلەل ئەقل بتانە یاریەکی بچووک دروست بگرێت ئێمە لە هەموو زانکۆکانی کوردستان بەداخۆ لە هیچ بەشێکمان نییە بەناوی بەشی ڕۆبۆتینگ یان بەناوی بەشی ڕۆبۆت یان بەناوی بەشی زیرەکی دەستکرد کە ئەوە لە وڵاتانی دیکە هەیە و مەرجیش بەڵێ هەیە بە نمونە پێشووتر لە ساڵ 1950 کە بۆمبی ئەتۆمی دروست کرا باشە وای کرد کە ئێستا جیهان لە ئێستادا کام وڵات لە هێزا ئەو وڵاتی کە لە سەرەتادا بۆمبی ئەتۆمی دۆزیەوە ئێستا باڵا دەستترین وڵاتە ئەو قۆناغە تێپەڕی ئێستا باڵا دەستترین وڵات دەبتە وڵاتە کە بەڕاستی زیرەکی دەستکردی گشتی دروست دەکات چین ئەمریکا و لە هەمان کات فەڕەنسا یەک لە وڵاتانەیە کە مەلاین دۆلار سەرف دەکەن لۆ ئەوەی ببنە یەکەمین وڵات لەوەی دەستکردی زیرەکی دەستکرد بدۆزنەوە هەر وەکو بۆمبی ئەتۆمی چۆن دەست بەسەر جیهاندا دەگرن لە ڕێی زیرەکی دەستکردەوە دەست بەسەر جیهاندا دەگرێت لە کوردستان ئەو شتانەمان پێویستە لە زانکۆکان بەڕاستی و لە خوێندنگاکان ینی بەدەرەوەی بگەیە قۆناغی زانکۆ لە خوێندنگاکان و پرۆسەکە زۆر ئاسانە ئێمە دەیان دەرچووی زانکۆمان هەیە دەیان دەرچووی پەیمانگامان هەیە کە لە بەشی تەکنۆلۆژیای زانیاری ئایتی ئینجینێرینگ سۆفتوێر هەر کام لەوانە دەتوانن ئەگەر لە هەفتەی یەک مەحاسەڕە بدەنە ئەو قوتابیانەی کە لە قوتابخانە سەرەتاییەکان و ناوەندەکان و ئامادەیی و زانکۆ تەنەها هەفتەی یەک پرۆگرام بدەن لە کۆتایی کە دوایەوەی لە زانکۆ دەدەچیان لە پەیمانگە دەچێت بێگومان زۆر جیاوازی هەیە لەوەی کە ئێستا بە سادەی زانکۆ تەواو دەکات باشە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمێکی زۆر کۆن ئەو کەسەی کە چەکی کلاشنیکۆفی دروست کرد ئەمە هەر بە هەڵاڵین کلاشنیکۆف خۆی کلاشنیکۆفە کلاشنیکۆفی دروست کرد دواتر باسیەوەی کردی ئەگەرمزانی کوشت و کوشتارێکی زۆر مەترسیە بێت قەت دروستم ناکرد ئێستا ئەوەی کە بیری لێ ئەکرێتەوە بۆ ئەوەیە کە دنیای مرۆڤایەتی ئاسانکاری بۆ بکرێت یاخود مەترسیەکانی ئەوەن کە بۆ نمونە درۆنێک ئەتوانێت بەبێ ئەوەی کە هیچ کەسێکی لەگەڵا بێت بۆ شوێنێک موشکێک فڕێ بکات یاخود ئۆتۆمبیلێک بەبێوەی کە سەرنشینی تیابێت بۆی بەبێوەی کە شۆفێرێکی تیابێت خۆی بک بە شوێنێکا و کارەساتێک ڕوو بدات بۆ نمونە کارێکی تیرۆریستی ڕوو بدات ئەمانە بۆ ئەوە ئەکرێن کە کاراسانی بۆ مرۆڤ بکرێت یاخود دواتر وەکو دروستکەری کلاشنیکۆف پەشیمانی بەدواوە بێت بەڵێ بێگومان هیچ شتێک لە ژیان ئیلا لایەنی خراپەی نییە ئیلا لایەنی باشەشی نییە
پێم وان نییە مرۆڤک ئەوەندە داهێنەر و زیرەک بێت بتوانێت ڕۆبۆتێک دروست بکە لە کۆتایی ئەوەندە خراپ بێک ئەو ڕۆبۆتە لە بۆ لایانی خراپی بەکاربێت. بۆ نمونە ئەگەر 5 ساڵی داهاتوو ئینشاءالله ئەگەر خوا تەمەنیدا کاتژمێرێکی زیرەک بەڕێوەیە هیچ کەسێک لەمە بەدووا تووشی کانسەر شێرپەنجە نابێت، هیچ کەسێک تووشی جەڵتەی دڵ نابێت لەبەرەوەی ئەو کاتژمێرە زیرەکە لە یەکەم ئاماژە یەکەم کێڕوی دڵت ئەگەر بەرز بۆ بەناڕێکی ئۆتۆماتیان بە نۆتیفیکیشن ئاگادارت دەکاتەوە کە کێشەی بەڵێ کێشەی نە ئاسایی لە ناو تەندروستیە دەتوانی چارەسەری بکەیت. لە خۆشمان پزیشکان هەمیشە و قسە دەکەن دەڵێن لە ستەیجی یەکەم ئەگەر کەسێک توانی چارەسەر وەرگریتن ئەوە تووشی کەیسی خراپ ناویت. کەواتە پێم وایە کاتژمێرەی زیرەک مرۆڤایەتی بەپارێزی دڵنیام کە هیچ زانایەک بیر لەوە ناکاتەوە ڕۆبۆتێک دروست بکاتن لە بۆ شخصی خۆی بەکاری بێنێت چونکە ڕۆبۆت جیاوازە دیسان دڵێم ڕۆبۆت جیاوازە لەگەڵ مرۆڤ ینی ئەو دووشتە نابی تێکەڵ بکەین تەنها مرۆڤ دەیەوێت ڕۆبۆتەکان نزیک بکاتەوە لە زیرەکی خۆی بە کورتیش دەتانم بڵێم جیاوازی نێوان ڕۆبۆت و مرۆڤ چیە زۆر بە کورتی مرۆڤ توانای دەرخکردنی نییە مرۆڤ هەتا یادەوەریە تاڵەکان و ناخۆشەکان هەبێ یادەوەریە شیرین و باش و زانستەکان لە مێشتی نامێنێتەوە یادگارێکی عاتفی خەماوی لەناو مێشتی دەمێنێتەوە بە بەراورد لەوەی کە دەیان خۆشی هەیە لەوێ زۆر جار مقابلە لەگەڵ کەسێک دەکەن یان چاوپێکەکەم دەکەن دەڵێژی لە ژیانی هیچ خۆشیم نەدیت لە ئەسڵ داوانەیە لەبەرەوەی مێشتی مرۆڤ وای کردووە کە یادەوەری تاڵ و ناخۆشەکان زۆرتر لە مێشتی بینێتەوە لێ ئەو قەرارە دەدات. زۆر باش هەروەکو خی گەورەشە فەرمێت ئەمە بە شێوەیەک ئێوەبان دروست کردووە کە ئەو شتێکە خۆمان ئەلممان پێداون دەیزانین ڕەنگە زۆر زیاتر لەوەش بزان بەڵام هەرەوەندێک کە خی گەورە ئێستا کە بیری لە یەکەیتەوە کە ئەو ئەلمێکە خی گەورە داوەتی ئێمە ڕۆبۆتێک دروست دەکەین کە خەریکە چۆنە لە غەلەبە بەسەر خۆماناکە خەریکە زانی یەک شت زۆر زۆر مهمە مەسەن ئەمن ئەگەر خوێندرم تەواو کردی زانکۆم تەواو کردی چەندین بڕوان ئامەم بەدەستێنایە چەندین پسپۆری وەرگرتیە چەند ئەزمونم هەیە چەند کارم هەیە کە لە ژیان نەمام منداڵەکەم ناتوانێت لە سەڕێچکەی من بڕوە دەبێت ئەویش بە هەموو خۆناغەکان تێپەڕ بیت ئەوە لە مرۆڤایەتی بەڵام لە ڕۆبۆت زۆر نۆرماڵ ئەمە کاتێک ڕۆبۆتێکمان دروست کرد بەو هەموو ماسفاتە زۆر ئاسایە دەتوانین کۆپی بکەین لە بۆ هەزاران ڕۆبۆت ئەوە جیاوازەکە کاکێوان شتێکی دیکەش هەیە کە لە نوێترین دروستکراوەکانی ڕۆبۆتەکانن و زیرەکی دەستکرد ئەوەیە کە ئێمە ئەڵین هەموو شتێک لە دنیا چارەسەری هەیە مەگەر مەرگ تەنیا مەرگ چارەسەری نییە ئێستا ڕۆبۆتەکان ئەستاون بە دروستکردنی شێوازێک لە کەسێک کە مردووە گیانی لەدەستداوە بۆ چەند ساتێک ئازیزەکەی ئەچێ ئەی بینێت هەستەکەی پێ ئەکات هەمان کەس پیاسە ئەکات باوشی پیاکات قسەی لەگەڵاکە بەڵام لە ڕاستیە بوونی نییە ئەمانە تا چەندە گرنگن کە مرۆڤ بتوانن بهێڵنەوە بۆی کە ئەو چۆنەڵە ئەو خەمانەی کە چارەسەریان نییە دەک چارەسەر بیان بۆ بکرێت بەڵکو لە گەڵیان تۆزە ڕابێت یاخود تەحاملی ئەو وەزع بکات زۆر باشە هەروەکو لە سەرەتای بەردامەکەش ئاماژەت بەشتەکەی کرد گوتت 15 ساڵ پێش ئێستا مۆبایل لامان ئامێرێکی ئاسایی بوو ئەگەر بەو تەکنەلۆژیا بەرزەی کە ئێستا هەیە لەناو دانیشتەکانمان لەناو دانیشتەکانی خێزانی باسمان کردبە لامان زۆر زۆر سیر دەبوو ئینجا شتێک هەیە لە سەروەی دەمەوێت تەکمیلەی وەیکەم ئەی ئەگەر بە جەنابەت بڵێم لە دوو دەی داهاتوو خەونەکانمان تۆمار دەکرێت کە خەوتم ئامێرێک لەسەر سەرم دادەنم بەیانی کە هەستام دەتوانم خەونەکەی خۆم لە ڕێگای ڤیددیۆ ببینم ئەوە شتێکی تر ئەگەر پێت بڵێم مرۆڤ ئەوەندە زیرەک و ئەوەندە بەتوانا دەبێت لەمە بەدوا دەتوانانی یادگاریەکانی خۆی وەکو فۆڵدەرێک دابزێنێتە سەر کۆمپیوتەرێک یعنی ئەوانە کۆمەڵک پەرسەندنن تەنها قسە نییە چۆن دروستبوونی موبایل کات خۆی خەڵک تەنها وای دەزانی قسەیە و پێشبینیە بەڵام لە ماوەی داهاتوو دڵنیام کە هەموو ئەوشتانە ڕۆدەدا ژیان ئەوەندە خێرا دەبێت تەسەوڕ دەکەم هەتا ساڵی 2050 ئەوەندە گۆڕانکاری ڕووبدا ئەوەندە گۆڕانکاری ڕوودەکە لە تەخەیولی هیچ مرۆڤایەتێکدانی ئۆسپاس بەخوام ئێستا خەریکی کتێب نووسینی کتێبەکەم بە ناوی ساڵی 2049 ساڵێکی بێزستان ئینشاءالله کە کتێبەکەم تەواو بوو ناوەڕۆکەکەش هەر لە میدیای کوردستان بیستار باز دەکەین هەر لەسەر پەرسەندنی تەکنەلۆژیایە و لەسەر ئەو قۆناغانەیەکە تەکنەلۆژیا پێیدا تێتە پەڕی و
لە ساڵانی داهاتوو چ ڕوو دەدا ینی شتی سیر کە دیسان دەڵێم لە تەوەقعی مرۆڤایەتی نییە مرۆڤایەتی کاتە ئەمانە خۆی بۆ خۆشی ئەتوانین بڵین لە ڕووی پیشەوە لە ڕووی داهاتەوە گرنگێکی زۆریانە بێ گەروا بێت داهاتێکی زۆر دەست کەسەکەکەوێت کە شێوازێک لەو شێوازاری ڕۆبۆتەکان دروست دەکات یان لە بواری ئایتیا زۆر پێشکەوتووە بێت چۆن بتوانین گەنجانی کورد هانی ئەوە بدەین کە هەمومان بە بەردەوام بیر لەوەکەین و داهاتێکی باشمانە بێت لەو ڕێگەیە داهاتێکی باشیان هەبێت چۆن کار لەسەرەوە بکەن دووبارە ینی داوا دەکەم کە لە زانکۆکان زۆر گرنگی بەو لایەنە بدرێ بەڕاستی ینی من بە کۆمەڵە قۆناغی خوێندن تێپەڕیوم کۆلێژی ئەندازیاریم تەواو کردیە بەشی نێتۆڕک باوەڕ کە تا زانکۆشم تەواو کرد ڕاوتەرم نەبینی ینی کە ڕاوتەر دیڤایزێکی زۆر 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 سادێ لەناو زانکۆکان ئەو شتەنی ینی ئەگەر دروستیش بکرێ یانەوە تێ زیرەکی مامۆستاکانە یانەوە تێ تەڵەبەکە زۆر حەز دەکا بە پەرۆشەوە هەڵدەسی لە دەرەوە پەیدای دەکات ئەو زیرەچەی کە ئەمە هەمانە لە کوردستان بەڕاستی کورد ئایکوی زۆر بەرزە ینی گەنجی کورد زۆر زیرەکە زۆر زۆر پێویستە پشتگیری بکرێت ئەگەر پشتگیری نەکرێ بەڕاستی نازانم ئەکیت بێبەش دەبین لە هەموو گۆڕانکارێکان و من دڵنیا دەکەمەوە هەموو لایەنەکان دڵنیام لەوەی کە ئەگەر لە هەموو کوردستان لە هەموو پارێزگەکانی کوردستان 100 گەنجی زیرەک هەڵبژێردرێتن یەک ساڵ لەژێر چاودێری کۆمەڵک پسپۆر و هەموو لایەنەکانیان لە بۆ فەراهەم بکرێ ئەو کات ئەمن لێرەوە بە زەمان ینی مەسئولەتی ئەو هەڵدەگرم بزانە کورد دەبتە خاوەنی چداهێنانێک دەبتە ینی گەنجی ئەوەندە زیرەکمان هەیە بەڵام پشتگێخرا لە بەدیلیوی کۆمەڵک شت هەیە کە ئەمە هیچ پێویستمان پێیان نییە لەناو کۆمەلگایمە ئەفزەڵێتیانە بەوانە دەستی تۆ خۆش بێت کاک کێوان حەسەن ڕاوێژکاری تەکنەلۆژیا ئەم بەیانیە لەگەڵمان بووی باسی سوودەکانی تەکنەلۆژیا و زیرەکی دەست کرد و هەروەها مەترسیەکانیشمان کرد بەو هیوای کە ئێمە بەلایەنە باشەکەی بەکاری بهێنین و ئەوەی کە سوودەوەری بگرین بە بوونی ڕاوێژکارانی وەکو ئێوە لە بواری تەکنەلۆژیا دەستا خۆش بێت زۆر سپاس دووبارە خۆشحاڵ سپاس باکە بێکیش باس لە ناوچە گەشتیاریەکان بکەین کەشەکەی زۆر گەرمە ناوچە گەشتیاریەکان کەش و هەوایەکی دڵڕفێنیان هەیە پارێزگای دهۆک بە چەندی ناوچەی گەشتیاری و کەش و هەوایەکی دڵڕفێنیش بەناوبانگە لە هەر 4 وەرزی ساڵ گەشتیاران ڕووی تێئەکەن بە گوێرەی ئامارەکان ئەم ساڵ نزیکەی 800,000 گەشتیار سەردانی پارێزگای دهۆکیان کردووە و ئێستا کارکردن لە پرۆژە گەشتیاریەکان بەردەوامە تاوەکو گەشتیاری زیاتر ڕوو لە پارێزگاکە بکەن دمەندەهۆشن بدیتنا van dîmenan û bawer nakin gonet xewnêdana. Sê xwişk ji bajarê Mosul bi merema geştekî bû Siruştê Kurdistanê seredana parêzgeha Duhokê kirina. Yek ji wan dibêje xwezî aramî û ezmûna Kurdistanê hemî parêzgehên Iraqê vegirtwa. یەکەم جارێک و سەردانا هەرێما کوردستانê dikim bi rastî siruştekî ciwan e min hez dikir seredana welatin din bikim ji bo dîtina van dîmenan lê ez zimendehûş bûm ku li Duhokê ev siruşte min dît bi hêvî me hemî parêzgehên dinyên Iraqê mîna herêma Kurdistanê pêş bikevin dirê de dema ez dihatim min hêvî dikir ku ev aramî û ezmûna Kurdistanê ji bo Mosulê û parêzgehên dinyên Iraqê bêveguhestin. سروشتێکی gelek ciwan û gelek xweş e eger ez şîretekê li xelkî bikim pêwîstiyên seredana van cihên geştiyarî bikin di nav baweşa vê siruştî de enerjiyeka bihêz wergirin. Digel destpêkirina bêhnvedana werzê havînê û bilindbûna pileyên germê geştiyar ji parêzgehên Iraqê qesta herêma Kurdistanê dikin û bi merema zêdekirina rêjeya geştiyaran rêveberiya giştiya geştûguzara parêzgeha Duhokê kar li ser zêdekirina projeyan dike. چندین پروژین دی کو جلای و برهنران بتینا چیکرین ین گشتیاری نکات قناقم جه اینان دانه شوانا اوتلا بری اوتلا حجری کل ناحیه سرسنگیه نکه زیادتری 40 ساده کار تداهات یا انجام دان کل سر شوازه و بری بهت انیجن کردن هر روزانو که مازنترین پروژه گشتیاری کو کمالگه کا گشتیاری جلای و برهنره که نافخوی و هر خلکی دور آمیدیه تدا چیکرین گوجم زیادتری 2 میلیارد دیناران
زێدەتری 900 بنگەهین گەشتیاریên مۆلەتدای li sînorê parêzgeha Duhokê hene digel di 105 havîngehên siruştî û salane rêjeyeka zor ji geştyaran seredana van cihan dikin û li gorî amarên fermî li sala borî milyonek û 500,000 geştyaran seredana parêzgeha Duhokê kiribûn û di ev sala da tanha 700,000 geştyaran qesta Duhokê kiriye. Hevrîst Recep, Kurdistan 24 ناحیە شێلە دزێ. گەنجانی وڵاتەکەمان زۆر جارکاری جیاواز دەکەن هەر لە پیشەکەی خۆشیان داهێنانەکەن بۆ نمونە گەنجێکی خەڵکی ئاکرێت چێشتخانەیەکی کردوتەوە کە جیاوازترە لە زۆربەی چێشتخانە نوێکان پشتی بە کەلوپەلی کۆنی کوردەواری بەستۆ. بەم کارشی سەرنجی زۆری لۆ گەشتیارانی ڕاکێشاوە کە دێنە ناوچە گەشتیارەکان بە تایبەتی لە ئاکرێت. چونکە ئەوانەی کە دێن جگەل لە پێشکەشکردنی خواردنێک بە شێوازێکی کوردەواری لە یادەوەریشیاندا ئەو جێگایانە یاخود کەلوپەلەکان تۆمارە بن و دەبێتە بابەتێکی خۆش و سەرنج ڕاکێش بن. روزانه دگل گشتنا خو بو ناوا خارنگه بریا دروست کردن و آماده کردن کنافیان او بر به کلوپلین ناوی ود چید. دناوا وی جه خدا شعبانی گرنگ یک زیده یادای سردانان و نمایش کردن کلوپلین گونار. بدانانا وان کلوپلین کلپوری وی اشیای که زیادتر سرنجا گشتیاران ابدوف کنافه آکردار راب کشید. بو مای 5 سال از وی کارت کم خلک آکریمه پشتی کو باجار ما آکری بو باجاره که گشتیاره که زور خستا وی باجارت کرد ما حضرت وی کاری دو کرد کو تر خدمت و گشتیاره خوب کن چه کردن خارنا کنافه بدروست کرنا وان کنافیان وی گنجی اشیای کارکی بو خوب پیدا بکد. بویا لپشت نمایش کرنا کلتوری دوره وی اشیای به پیشکش کرنا و خوارنا تمام خومالی روشک دیتر بخیتن ناوا خارنگه خو. گشتیار دمی خستا باجره کید کد مثلا حس کد فلکلوری و زانیدش برنده ما وی شوی چیکرچه که فلکلور دا خلق سرنجا گشتیار راب کشین وی شوی خلق دهید کنافه مد خوتن. شعبان کو اگرچه ات پشت وی کار خدا فرمان برل اگج فرمانگهن آکره. لیوه که او داد دیار کرن به وی کاری وی دوید خزمتا خو پاشان وان گشتیاران بکتن ین کو روزانه لجهن دیر دست تین آکره. از خو فرمان برم از وی کارش کم مرمان وی کاره یعنی خدمت خوب کم خدمت باجر خوب کم خدمت گشتیاری خوب کن وی شرینایت کنافه وی جه فلکلوری سرنجا خلکی امراد کشین بدانانا وان کلوپلین سرنج راکشو کلپوری ین دور آکری وی گنجی اشیایی کو سرنجا گشتیاران بدوف خوارنو و خوارنین خدا راب کشیتو دپشت را خیرکا زیده تر به دست خواه بخیتن. آری حسین کردستان 24 آکری. بۆ هیوایی کە پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت کۆتایی بە پرۆگرامی دانی 24 ئەمڕۆیە. هیوادارم کە هەمیشە ئاگاتان لە خۆتان بێت تەندروستیتان لە یاد مەکەن کە چاودێری تەندروستی خۆتان بکەن بۆ ئەوەی کە هەمیشە لە خۆشی و شادیە یەکتر ببینیتەوە. سپاسمان دەکەم کە لەگەڵمان بووتان ساتە وەختە تا بە یەگەشتنەوەیەکی دیکە خواتان لەگەڵ باڵا.